تەوەری دومین گفتوگۆکانی ئەمڕۆمانێکی دیکە لە کاندیدەکانێکی نیشتمانی کوردستان وەردەگرین بەڵام لە باسنەی هەولێر گفتوگۆ دەکەین سەبارەت بە ڕۆڵیەکەتی لە بایەخپێدان باکەرتی تەندروستی و هەروەها کارنامەی بەڕێزیان بۆ پەرلەمانی کوردستان و بۆم هەڵبژاردناتی دەبێت بۆ مەسلە چینە لای زۆر بەرز قارەمان خۆشنا و ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵماندان کای قارەمان سڵاو لێبێ بانین باش سپاس بۆی کار لە بانی ئەمڕۆی کوردستان نیوز لەگەڵ ئێمە ئامادەیت. بەناوی خی گەورە میرەبان سڵاو لە ئێوەی خۆشەویست سڵاو لە بینەرانی کوردستان نیوز. سپاس بۆ بەڕێز ئێمە خوشحاڵترین کاک قارەمان گە بکرێت ژمارەکەت هەروەها کارنامەی بەڕێزت بۆ ئەم هەڵبژاردنە بە پەرلەمانی کوردستان چی دەبێت؟ بەڵێ من قارەمان حوسێن محمود ناسرا بە قارەمان خۆشناو کاندیدی لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان بازنەی هەولێر بە ژمارە 14 من شادەی بڕوانامەی بەکەلەریۆس دیبلۆم هەیە لە بواری نەخۆشخانەی بکەتی ئەوە کارجێڕی تەندروستی ساڵانێکی زۆرە لە بواری کەرتی تەندروستی کار دەکەم بۆ ماوەی 15 ساڵێکە بە پێی و ئەزمونەی کە لە ماوەی ئەو 15 ساڵی لە کەرتی تەندروستی کردومە بتوانین بە دەنگ و متمانەی جەماوەری خۆمان لە پەرلەمان بە هاوکاری هاوپیشەکانم بواری کەرتی تەندروستی بەرەو پێش بڕین ئینشاءڵڵا. لە ئێستادا کەرتی تەندروستی لە چ دۆخێکدا ئاستی کەرتی تەندروستی باگشتی لە هەرێمی کوردستاندا چۆن هەڵدەسەنگێنیت؟ بەڵێ کەرتی تەندروستی ئێمە هەمومان ئاگادارین کە سیستەمێکە کە کار بە سیستەمی کۆن دەکرێت بەڕاستی ئێستا کە وەختی ئەوە هاتووە گۆڕانکاری ڕشەی بکرێت لە بواری کەرتی تەندروستی چکە کەرتی تەندروستی کەرتێکی زۆر گرنگە تایبەتە هەروەها ڕاستە و خۆ پەیوەندی بە هاوڵاتیان و تاکتاکی هاوڵاتیانەوە هەیە بۆیە لەو بوارەیەوە ئێمە دەتوانین لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان لە کارنامەی ئەم جارەیدا تەرکیزمان خستۆتە سەر بواری کەرتی تەندروستی و ژینگە بە تایبەتی چکە ئەم دوو بوارە دەبینین لە هەردوو مەجالی ژینگە و تەندروستیدا یەکجار زۆر کەم و کوڕی هەیە ئێمە دەتوانین بە بەرنمەیەکی تۆکمە و پلانێکی تۆکمە لە بەرنمەی کاری لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان لە داهاتوو لە پەرلەمان بتوانین کاری تێدا بکەین بە تایبەتی کەرتی تەندروستی هەروەها ڕۆڵی کارمەندان و پزیشکانی کەرتی تەندروستی کە ئەرکێکی زۆریان هەیە و مافێکی کەمیان هەیە بۆیە ئێمە بە یاسا ڕێخستنەوەی کاری سیستەمی تەندروستی بکەین و هەروەها کار لەسەر کەرتی گشتی و کەرتی تایبەت بکەین بەڕاستی چکە یەکێک لە نەبوونی یەکێک لە هۆکارە هەرە گرنگەکانی کە کەرتی تەندروستی والێ کردووە نەبوونی بیمەی تەندروستیە ئێمە دەتوانین بیمەی تەندروستی بە یاسایی بکەین بۆ ئەوەی کە بیمەی تەندروستی ڕێخستنی سیستەمی تەندروستی لە ناو کەرتی تەندروستی چکە ئەمە دەبینین من زۆر جار هاوڵاتیان دەبینم کە دەڵێن کە موچە وەردەگرن ئەگەر بێت موچە چکە موچەش نەماوە بەشێکی زۆر پارەکەی هەڵدەگەدرێنەوە کە عملیاتێک یان پێشاتێک بێتە پێش بۆ نەخۆشخانە دابینی بکەین بەڵام ئەگەر بیمەی تەندروستی هەبێت ئەو کاتە خەمی ئەوەی نییە ڕێ بکەوێتە یاخود نەخۆش بکەوێتە نەخۆشخانە ئەوە بیمەی تەندروستی خزمەتی ئێستادا لە دیاترین کێشەگیری گفتەکانی بەردەم کەرتی تەندروستی چییە؟ ئەوەی کە لە کەرتی تەندروستی یەکێک ئەوە کێشە و گیرگرفتەکانی کرد تەندروستی ئەوەیەکەوە بیمەی تەندروستی دەتوانانی سیستەمی تەندروستیمان بۆ ڕێکخەکە یەکەم هەنگاوەکە کاری لەسەر بکەین هەروەها یاسای مافی پاراستنی نەخۆش هەروەها گەیاندنی خزمەت گوزاری تەندروستی بۆ زۆرترین شوێن بۆ شوێنە دوورەکان بە ئاسانی بکات بۆیە ئێمە بەرزکردنەوەی ئاستی کوالیتی نەخۆشخانەی گشتی چکە ئێمە دەبینین کە نەخۆشخانەکانی گشتی لە کوالیتێکی زۆر لەو ئاستەدا نییە کە بۆیە خەڵکەکان زیاتر ڕوو لە کەرتی تایبەتەکەن بەڕاستی هەروەها بنکە و مەڵبەندە تەندروستیەکان بە شێوەیەکی بەرچاو ئاوری لێ نەدراوەتەوە چکە ئەگەر بێت و ئێمە لە بنکە و مەڵبەندە تەندروستیەکانەوە دەست پێ بکەین چاکسازی و سیستەمێکی وەها تەندروست بێنێنەکایەوە ئەو کاتی ئەو زەخت و لۆدەی کە لە نەخۆشخانەکان و فریاکەوتنەکان هەیە لەوێش لۆدەکە کەم دەبێتەوە چکە ئێمە دەبێت بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری تەندروستی لەوێوە سەرچاوی بگرێت بۆیە ئێمە دەتوانین چەند سنتەرێکی پزیشکی خێزانی بکەینەوە لە مستەقبەلە بۆ ئەوەی بتوانین پێشگیری بکرێن لەو نەخۆشیانی کە ئێستا بڵاو دەبێتەوە بە تایبەتی کە
نەخۆشی شێرپەنجە لە بڵاوبوونەوەدا ئێمە بتوانین سنتەرێک دروست بکەین لە داهاتووە بۆ ئەوەی زووتر دەستنیشانی ئەم نەخۆشی بکەین بۆ ئەوەی زیاتر بڵاو نەبێتەوە و ئەو ئەرکای دارایی کە لەسەر و حکوومەت دەبێت ئەو کاتی کەمتر دەبێتەوە لە جاران. نەخۆشی شێرپەنجە باس لە نەخۆشی شێرپەنجە کرد بە دیاریکراوی کە لە نەخۆشیانی کە لەسەر ئاستی کوردستان و جیهانیشدا بەداخەوە کە چارەسەرەکان بۆی تۆ قورسە بەڵام دەبێت بزانم لە ئێستادا توشبوانی نەخۆشی شێرپەنجە بەگشتی لە هەرێمی کوردستاندا بارودۆخیان چۆنە ئایا چارەسەری پێویستیان هەیە پلانی ئێوە پرۆژەی ئێوە بۆ تایبەتی بۆ توشبوان با نەخۆشی شێرپەنجە چی دەبێت؟ بڵێ نەخۆشانی شێرپەنجە بەداخەوە کە ڕووی لە زیادبوونەوە بەڵام لە ئاستی چارەسەرا بەو شێوەیە نییە چکە دەبینین کە کەم و کوڕی لە دەرمانی شەیە دەرمانی شێرپەنجە ئێمە سندوقێکمان هەیە سندوقی شێرپەنجە لە وەزارەت تەندروستی بەڵام من وەکو خۆم وەکو کاندید کە ئێستا کاندیدم بە ژمارە 14 لە بازنەی هەولێر پلان و بەرنامەوەیە کە سندوقێک چیتردا بنین بۆ ئەوانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە نەک بۆ یەک سندوقە بێ بۆ نەخۆشانی شێرپەنجە بەڵکو نەخۆشەکانی درێژخایانیش پێویستیان بە هاوکاری و یارمەتی هەیە چکە ئەوانش بەردەوام پێویستیان بە دەرمانکڕین هەیە بۆیە ئەو کاتی دەتوانین کار لەسەر ئەوە بکەین کە سندوقێک دابدرێ بۆ نەخۆشانی درێژخایانیش زیاتر. بەڵێ لە ئێستادا بەس لەو کەکە دەرمانی پێویست بۆ توشبوانی نەخۆشی شێرپەنجە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سێکتەری تەندروستیدا دەبێت بزانم پرۆژی ئەوان چییە کاری ئەوان چی دەبێت؟ بڵێ ئەوەی کە لە کارنامەی لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستاندا هەیە بریتیە بە تایبەتی لە سێکتەری تەندروستی کە هەموو سێکتەرەکانی گرتوتەوە گشتگیرە بەرنامەکانی کارنامەی لیستی 129 بەڵام ئەوەی کە زیاتر تەرکیزمان لەسەر تەندروستی کردوتەوە پاراستنی مافی نەخۆشە هەروەها ڕێخستنی دەرماڵەی پزیشکان و کارمەندانی تەندروستیە هەروەها کردنەوەی خولی بەردەوام بۆ پزیشکان و بۆ کارمەندانی تەندروستیە ناردنە دەرەوەی کارمەند و پزیشکانە بۆ زیاتر خولبینین و ئاستی بەرزکردنەوەی کوالیتی زانیاری پزیشکیان کە ئەمە ژوا دەکات ئەم جارە یەکێتی نیشتیمانی کوردستان گرنگیەکی تایبەتی بە ڕۆڵی پەروەردە و فێرکردن و ژینگە و تەندروستی داوە بۆ چکە ئێستا ئەمە لەو بوارانەوە کەم و کوڕی زۆرمان هەیە یەکێتی بە ئەرکی سەرەکی خۆی هەستاوە ئەم جارە کە بتوانین لەم بوارەوە خزمەتێکی بەرچاوی خەڵکەکەی خۆمان بکەین لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە هەولێر. بەڵێ یەکێکی دیکە لەو کێشانەی کە لە بەردەم کردی تەندروستیدا هەیە کێشەی خۆبەخشەکانە لە ئێستادا ژمارەیەکی یەجگار زۆر لە خۆبەخش لە نەخۆشخانەکاندا لە کردی تەندروستی دەکار دەکەن لەگەڵ ئەوەشدا ژمارەی ئێجگار زۆری تر لە دەرچوانی بەشە پزیشکەکان هەن کە داوا دەکەنەکە وەکو خۆبەخشیش بێت لەناو ئەم کەرتە تەندروستیانەدا شوێنان بکرێتەوە بەڵام شوێنیان بۆ نیە ئایا ئەم کێشەیە چۆن چارەسەر دەکەن چۆن ئەتوانن کە خۆبەخشەکانی کەرتی تەندروستی بتوانن کە مافێکی تایبەتیان پێ بدرێت لەگەڵ ئەوەشدا و دەرچوانەی بەشە پزیشکەکان کە داوا دەکەن لە کەرتە تەندروستیەکاندا کار بکەن بتوانن لە شوێنی ئەوانیش بە هەمان شێواز وەکو خۆبەخش کار بکەن. بڵێ من بە حکمی ئەوەی کە ساڵانێکە بەخۆشم کارجێر لەقی سندیکای کارمەندانی تەندروستیم لە لەقی هەولێر کە لەناو وەکو دەڵێ لەناو معاناتی کارمەندانی تەندروستی ژیاوم و ئاگام لە کێشە و گیر و گرفتەکان هەیە بە تایبەتی ئەو کارمەندانەی کە خۆبەخشن یا خوددانە مەزراون بەڵێ ئێمە من دەتوانم لە داهاتوو کار لەسەر ئەوە بکەم کە بەڕاستی ئەو کارمەندانی کە خۆبەخشن یا خود گرێبەستن ئیشیان بۆ بکەین بەڵام چۆن بەڕێخستنی بەو ڕێخستنەی کەوا بتوانین کە ئەو خۆبەخشانێک کە هەنا بکرێن بە هەمیشەی بەگرێبەست بۆ چکە ئێمە ساڵانێکە لە 2014 دامەزراندن وەستاوە بۆ بەشە پزیشکیەکان بەداخەوە بەڵام تۆ دەبێت پلانێکمان هەبێت بۆ وەزارەتی خوێندنی بالا بۆ ئەوەی ئەو هەموو زانکۆ و پەیمانگایە کراوەتەوە بە هەموو بەشە پزیشکیەکانەوە کە ئەو خوێندکارانەی کە لەو بەشانە تەخەڕوجیان پێەکەن بەڵام لە بەرامبەردا هەری کاریان بۆ نادۆزنەوە بۆیە دەبێت پلانێک هەبێت بەپێی بازاری کار دەبێت تۆ ئەو خوێندکارانە تەخەڕوجیان پێ بکەی بەپێی پێویستی کار
بۆیە نابێ تۆ بەس بەرهەم بهێنی دەبێت لە بەرامبەردا هەلی کاریشیان بۆ بدۆزیەوە. بۆیە ئێمە کار لەسەر ئەوە دەکەین بە تایبەتی کارمەندانی تەندروستی کە خۆبەخشن کە ڕۆڵێکی بەرچاویان هەیە لە کردی تەندروستی، چکە ئێمە چەندین ساڵە 2014 تاکو ئێستا بەشێکی زۆر کارمەندان خانشین کراوە، بەشێکی زۆر نەماون، بەشێکی زۆر کۆچیان کردو بۆ دەرەوەی وڵات کە ئەمانە شوێنیان پڕ نەکراوەتەوە. بۆیە لە بەدیلدا کە ئێمە خۆبەخش هەیە پڕیان ئەو شوێنانیان پڕ کردوتەوە، بۆیە ئەو خۆبەخشانە جێگای دەستخۆشیە، جێگای پێزانینە کە کار دەکەن، بەڵام لە مقابلدا هیچ مافێکیان نییە. ئێمە دەتوانین داکۆکی کاری مافی پارێزراوی ئەو خۆبەخش و کارمەندە تەندروستیانە بین کە بەگرێ بەس لە ناوکە تەندروستیە کار دەکەن، کە من یەک بەخۆم بەرنامەی یەکەمم لە پەرلەمان بتوانم کار بۆ کارمەندانی تەندروستی خۆبەخش بکەین لە داهاتوو بە پشتیوانی خوا و هەوڵ و هیمەتی جەماوەرەکەی خۆمان. یەکێکی دیکە لە کێشەکان کە باس کرد لە دەستپێکی پرۆگرامدا باس لەو جیاوازی کرد کە لە نێوان کەرتە تەندروستیەکاندا لەناو حکوم و تایبەتەکاندا هەیە، تا چەندێک ئەتوانن ئەو باڵانسە بگێڕنەوە کە ئەو نەخۆشخانە گشتەکانیش بە هەمان شێوازی نەخۆشخانە تایبەتەکان بتوانن کە خزمەت بە نەخۆشەکان بکەن، نەخۆشەکان دڵنیا بنەوەی کە ئەو خزمەت گوزەرانی لە نەخۆشخانە تایبەتەکاندا پیان ئەدرێت بە هەمان شێواز لە حکومەکانیشدا دەستیان دەکەوێت. بەڵێ بخۆی ئەو جیاوازی کە لە کەرتی گشتی و کەرتی تایبەتدا هەیە بۆ ئێمە نەخۆشانمان زیاتر ڕوو لە کەرتی تایبەتەکەن، چکە لە نەبوونی غیابی خزمەت گوزاری کەرتی گشتیە. ئەگەر بێت و لە کەرتی گشتی خزمەتێکی باشی نەخۆش بکرێ ئەو کاتە خەڵک ڕوو لە کەرتی تایبەت ناکە. بۆیە ئێمە کار لەسەر ئەوە دەکەین بە سیستەم ڕێکی بێخین، بە یاسا ڕێکی خێن بۆ ئەوەی بتوانین ئەو خزمەت گوزاری کە لە کەرتی تایبەت دەکرێت لە کەرتی گشتیش بە هەمان شێوە بکرێ، چکە مرۆڤ مافی ئەوەی هەیە، ئینسان مافی ئەوە هەیە کە خزمەت گوزاری تەندروستی بە ئاسانی بگاتە دەستی لە هەموو شوێنێک لە دوورترین شوێنیش. بۆیە ئێمە دەبێت کار لەسەر ئەوە بکەین کە کەرتی گشتیش ئاستی کوالیتەکەی بەرز بکەینەوە بۆ ئەوەی ئەو هەست نەخۆش کە چوە نەخۆشخانە هەست بەوە نەکات کە پەراوێز خراوە، چکە نەخۆش مافی هەیە خزمەت بکرێت لە نەخۆشخانەکان. بۆیە دەبێت ئاستی کوالیتی بەرز بکرێتەوە و زیاتر خەڵک ڕوو لە کەرتی گشتی بکات نەوەک لە کەرتی تایبەت. بەڵێ کوالەتی دەرمان یەکێک بۆ لەو کێشانێکە لە ڕابردوودا ئەشکارێکی زۆری لەسەر بوو بەوەی کە جۆرە دەرمانێکی ناجۆر ناپێویست یاخود خراپ دەهاتە ناو کوردستانەوە. لە ئێستادا ئەم کێشەیە چۆنە؟ ئایا پلانی ئێوە بۆ ئەمە چی دەبێت؟ بەڵێ یەکێک لە کارنامەکانی لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە بە نیشتیمانیکردنی بواری دەرمانە کە دەستگایەک یان فەرمانگەیەک دروست بکرێت بە نیشتیمانی بکرێت کە هەموو دەرمان و هێنان و هاوردەی دەرمان سەر بەو دەستگایە بێت، نیشتیمانی بێت. بۆیە بۆ ئەوەی بتوانین کوالیتی دەرمان باش بکەین لەم بوارەیەوە. بەڕاستی ئەوەی کە ئێستا دەبینین ڕەنگە تا حدێک ئیشی لەسەر کرابێ، بەڵام هێشتا لە ئەستمۆحی خەڵکەکەی خۆمان نییە، چکە بەڕاستی ئێمە چەند ساڵێکە کە وەکو بودجەی لێ هاتووە لە عێراق دەرمانیش ناگات بە هەرێمی کوردستان. بۆیە لەم بوارەشەوە کەم و کوڕیمان زۆر هەیە بتوانین کاری لەسەر بکەین کە یەکێک لە کارە هەرە گرنگەکانی کارنامەی ئێمە ئەوەیە بتوانین بە نیشتیمانیکردنی فەرمانگەیەک بی کە سەر بە ڕاستە و خۆ سەرپەرشتی بە ئەو کوالیتی دەرمان بکات، چ لە ڕۆی هێنانی دەرمان و چ لە ڕۆی جۆری دەرمان و کوالیتەکەی، کە چکە ئەمە پێویستە بە سیستەم ڕێک بخرێتەوە و هەروەها کاری لەسەر بکەین لە داهاتوو. سپاس بۆ زۆر بەڕست قارەمان خۆشنەوە کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان. سپاس بۆ تۆ، سپاس بۆ کە لە بانەمڕێ کوردستان نوێز لەگەڵ ئێمە ئامادە بوویت.